ڕۆڵی ئاینی مەزگەوتی حاجی مەولود تەنها شوێنی نوێشکردن نەبووە بەڵکو ناوەندی فێرکردنی ئاینی بووە بەتایبەت بۆ منداڵان و گەنجان لە فێرکردنی تەفسیری قورئان و فقهی شافعی بووە. ئەم مزگەوتە پەیوەندی بە گەڕەکی خانەقاوە. مزگەوتەکە بەشێکی گرنگ بووە لە ژیانی ڕۆژانەی گەڕەکی خانەقا چونکە نزیک بووە لە بازاڕ و شوێنی بازرگانی و زۆر خێزان لەم ناوچەیە نیشتەجێ بوون پێگەیەکی ناسراو بوون بۆ ڕێنمایی و ئارامگرتن. شەیخ ئەسعەدیش چۆوە ئەستەمبول پاشی لە ئەستەمبول کردیانە شەیخ مەشایخی ئیسلام ئەو ڕوتبەیە گەورەیان دایە کە گەورەترین ڕوتبەیە لە زەمانی سەڵتەنەی عوسمانی لە بۆ پیاوانی ئاینی چونکە مەجلیسی مەشایخی ئیسلام تەماشای ئیش و کاری شوئونی ئیسلام دەکا لە هەموو سەڵتەنەی عوسمانی. سەڵتەنەی عوسمانیش ئەو وەختەی لە ئیسپانیای ڕاهەتا وەکو جەزیرەی عەرەبی بدە کردیە ڕئیسی ئەو مەجلیسەی ماوە لە ڕئاسەتی مەجلیسی ڕئیسی مەجلیسی مەشایخی ئیسلام تەچەی خۆشی هەبوو مریدی خۆی هەبوو هەموو شتێکی لۆ تەرخان کرا بوو کە بتانی تەریقەتەکەی بڵاو کاتەوە لە ئەستەمبول. مەوسوعەی ئەستەمبول کە لە تورکیا یەکێک لە ژمارەکانی دەڵێ ئەو وەختی تورکیا هەمووی نەقشبەندی بوو دەبزانە چەند تەشەنەی کردبوو ئەو تەریقەتە دەیگوە تورکیا معنای ئەوەیە نەقشەبەندی نەقشەبەندی معنای ئەوەیە شعبی تورکی ماوە هەتاوەکو کەمال ئەتاتۆرک هات. کەمال ئەتاتۆرک وەکو لەو ڕسمەی دیارە لەوێندری زۆر احترامی گرت لە بیدایەتی. کەمال ئەتاتۆرک کە هاتە سەر حکوم سەڵتەنەتی لابردوو جەمهوریەتی تورکی دامەزراند لە بیدایەتدا با بڵێن عیلاقاتەکانی لەگەڵ پیاوانی ئاینی و ڕئیس عەشیرەتەکان و قەومیاتەکان و ئەو شتانە باش بوو هەتا حەدێکی و دژمناتی نەدەکردن باس پاشی کە حکومەکەی لۆ چەسپاندرا و وەزعەکە سەیطەرەی لەسەر وەزعەکەی کرد دەست پێ کرد لەوانە چونکە دەویست ئەساسەن نەهجەکەی بگۆڕی منهەجەکەی لە منهەجی تورکیای دینی لە بۆ عەلەمانی لە هەموو ڕۆژی لە ڕووی سیاسیبی لە ڕووی ئیجتیماعی لە ویتکەبی لێیە با بڵێن لەگە پیاوانی ئاینی و لەگە پیاوانی قەومی و لەگە ئەوانی دیکە هەمووی تەقریبەن وەزعی خراپ بوو تێکچوو لە هەندێکی دا هەندێکی ئەعدام کرد لە هەندێک قەومیاتی دا بە توندی لەوانەش کە کتێب و ڕێوایاتی خۆیان باز دەکەن لەوانەش ئەوە بوو کە عیلاقاتی لەگە شێخ ئەسعەدی تێکچوو بە شێخ ئەسعەد تەجمید بوو لە مالی خۆی دانیشت فترەکشی دوور و درێژ دوایە بەوە ئیکتیفایان نەکرد هەستا شتێکیان لۆ تەرتیب کردکەوە ئەو خەریکی شۆڕشی زدی ئەوە لە کتابی ژیو بوکریانی باسی دەکا بە شتێکی بە مفەسەڵ دەڵێ ئەوەیان لۆ ئەوە کردکەوە ئەوە خەریکە ڕاستە ئەو جەمعیەکی دانابوو ئەو جەمعیەتە بەس ئەو جەمعیەتە ئیمکاناتێکی مادی و ئەوی دیکەشی هەبوو خەڵکیشی لەگەدا بوو تەنزیمیش کرابوو بەس بەمعنای ئەوەی کە شۆڕشێکی چەکدار هەستی بەو خەی پیاوەک بۆ عمرەی منتەقی نییە لە عمری 90 ساڵ خەریکی شتی وابی بەس خەڵکەکەی داڕوا پشتی خۆیان غڕ کردبوو خۆیان تەنزیم کردبوو. عەلا کوردین حادیسەک ڕوویدا لە منتەقەی مەنەمەند لە ئەزمیر مزاهراتە قەوما لەگا جاندرمە و شتی وا لێکیان دا و بۆ سەبەبی ئەوەی شێخەکانی گرت لەوانە شێخ ئەسعەد و کوڕەکەی شێخ محەممەد و شێخ عەلی عەفوونکە شێخ ئەسعەد و شێخ عەلی و چل مریدی جیران لەگە مەجموعەکی گەورەش لە خەڵکی مریدەکانی و جەماعەتی نەقشبەندی لە منتەقەی ئەزمیر و مەنەمەند و ئەستەمبول و ئەوانە پاشە دەرانە محاکەمەکی عەسکەری لەو محاکەمە تەقریبەن 42 کەس لە مریدەکانی بە ئیعدامیان دەچوو شێخ عەلیشی تێدا بوو خۆشی تێدا بوو شێخ